میزانی کە بۆ هەڵەبجە دابین کراوە زۆر زیاترە لەو میزانی کە بۆ هەر شارێکی تر هەر قەزایەکی تر توانیمانە هەنگاوی باش بنێن بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە. تا ساڵی 2006 ئەو خزمەتگوزارانی کە کراوە هەمووی بۆ بەرچاوی ڕاگەیاندن و بۆ ڕازیکردنی خەڵک حیزبەکان ئەکرێ بڵێم سەبەبێکی سەرەکی بوون لە نەهامەتی هەڵەبجە. ئەگەر لە یادیان نەچووە ئەمریان بۆ دەرنەکرد بیکەین بە ئیدارەی سەربەخۆ بەڵام ئێستا ئیدارەی سەربەخۆشیان نەکرد پارێزگاکەیان لەبیر کردووە خەڵکی هەسەر تاسەری کوردستان ناتوانن 5 دقه پەڕۆیەکی ڕەش بە دوکان و ماڵەکانیان هەڵبواسن بڵێ ئەمڕۆ ڕۆژی یادی هەڵەبجەیە بەڵام بۆچی ئەتوانێت دە ڕۆژ نەورۆز و جەژن و هەڵپەرچێ بکە. خاڵە گەشەکان زۆر زاوتن بەسەر خاڵە ڕەشەکانە پێم وایە ئەو قایم قامەش بۆ خۆی بە تەنیا نەبوو لەو دزیا لەو حەجمە گەورە شەریکی هەبوویتە شەریکەکانی کرد نازانین بەڵام ئەو بێکەس بوو ئەمان ناویانە بە ملی ئەوە. دوای 25 ساڵ یادکردنەوەی هەڵەبجە هێشتا لە هەڵەبجە هۆڵێکی شایستە بە یادەکە نییە. بەرنامەی بەکراوەی شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.